بەشێکی زۆری دایکان و باوکان گرفتیان لەگەڵ کوتانی مناڵەکانیان ئەوەیە دەڵێن مناڵەکانمان بەهۆی کوتانەوە ڕەنگە تووشی نەخۆشی ئۆتیزم بیرکۆڵی یان نەخۆشی هاوشێوەکان بێ. سڵاوی خواتان لێبێ، من دکتۆر کارزان محەممەدم لە تاوەری تەندروستی سمارت پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی مناڵان. بابەتی ئەمڕۆمان دەربارەی کوتانەکان، کاتی کوتانەکان، گرنگی کوتانەکان لە مناڵاندا. لە ڕاستیدا کوتان لە مێژووی مرۆڤایەتیدا بە شۆڕشێکی تەندروستی دادەنرێ، چونکە چەندین نەخۆشی هەیە لە مناڵاندا لە تەمەنی مناڵیە بەرگری لێ ئەکرێت بەهۆی کوتانەکانەوە. بەشێک لەو نەخۆشیانە هەر بۆتە هۆی ئەوەی کە بە شێوەیەشی بنەبڕ لە ناو کۆمەڵگادا نەمێنێ، بۆ نمونە نەخۆشی ئاوڵە. بەشێکی تری نەخۆشیەکان زۆر کەم بۆتەوە لە کۆمەڵگادا. و ئەو نەخۆشیانی کە بەهۆی کوتانی مناڵانەوە بەرگری لێ دەکرێت لیستێک نەخۆشیە کە زۆر نەخۆشی تێدایە کە ئەگەر منداڵەکەت نەخۆشیەکە بگرێت، نەخۆشیەکە زۆر بە قورسیەگرێ، ماکی نەخۆشیەکەی لەسەر دەرەکەوێ لە مناڵی یان بۆ ژیانی داهاتووشی ماکەکەی هەر لەسەر ئەمێنێ. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر کوتانەکەی بۆ بکەی ڕەنگە تەنها چەند نیشانەیەشی کەم تایدا دەربکێ، بۆ نمونە تایەکی کەم، ئازاری گیان، شیر نەخواردن کە چەند ڕۆژێک و کۆتایی پێدێت. لە گرنگترین ئەو نەخۆشیانی کە بەهۆی کوتانەکانەوە بەرگریت لێ دەکرێت بریتێ لە نەخۆشی سیل، نەخۆشی دەردەکۆپان، نەخۆشی هەوکردنی جگەر، هەروەها کۆمەڵێک نەخۆشی تریش کە لیستێکی دوور و درێژ لە دایکان و باوکانی بەڕێز پێویستە ئاگادار بن و مناڵەکانتان لە کوتانەکان بێبەش نەکەن. هەروەها پرسیارێکی تر دایکان و باوکان دەیکەن دەربارەی ئەوەی کە دەڵێن ئەم کوتانانە ڕەنگە مادەی تێدا بێکەڕ ئەم تەنانە نامۆ بن. لە ڕاستیدا کوتان لە ڕووی زانستیەوە بریتیە لە بەشێکی زیندوو یا نازیندووی ناچالاکراوی ڤایرۆسەکە یا بەکتریاکە پاشەوەی بە چەند پرۆسەیەکدا دەڕوات، اینجا دەکرێتە لەشی منداڵەکەەوە بۆ ئەوەی سیستمی بەرگری منداڵەکە چالاک بکات و پاشان بەرگری بدا بە مناڵەکە. لەو مادانی کە لەوانەیە لە کاتی دروستکردنی کوتاندا بەکاربهێنرێ، بۆ نمونە مادەی جەلاتین، بۆ نمونە کەمێک لە پرۆتینی هێلکە. خۆی لە ڕاستیە مادەی جەلاتین ئەم مادەیە لە دەرمانی تریشا هەیە، تەنانەت لە هەندێک لە دەرمانەکانی ترکە منداڵ و گەورەش بەکارێنێ ئەم مادەی تێدەکرێت. هەروەها کۆمەڵێک مادەی تر لە ناو لەشی ئینسان خۆیدا، ناو لەشی مرۆڤەکان خۆیدا هەیە و بەکارهێنێت لە کوتان. لەبەرەوە دڵنیایی لەوە وەربگرن دایکان و باوکانی بەڕێز کە کوتانەکان ئەو مادانەشی تێدایە نابنە هۆی ئەو نەخۆشیانی کە لە ناو خەڵکدا بڵاو بۆتەوە، بۆ نمونە نەخۆشی ئۆتیزم، نەخۆشی بیرکۆڵی، نەخۆشی فرەجوڵەیی، پەیوەندیان بە کوتانەوە نییە. بە پێچەوانەوە وەکو باسمان کرد کوتانەکان هۆکارێکی زۆر گرنگن بۆ ئەوی بەرگری لەشی منداڵەکانمان بەهێز بکەن، تووشی نەخۆشیە جۆرا و جۆرەکان نەبن، هەروەها کۆمەڵگاش بەهۆی ئەو نەخۆشیانەوە بپارێزرێن. لەم ساڵانەی دواییدا هەمومان بینیمان لە هەندێک شوێنی جیهاندا کە کوتانەکان وەکو خۆی چەند کوتانێکی کەم بۆ منداڵەکان نەئەکرا، لە ئەنجامدا لەناو ئەو کۆمەڵگایانەدا ئەو نەخۆشیانە لەناو مناڵەکانیانە بڵاو بوونەوە و هەروەها ماکی زۆر مەترسیداریشی بەجێهێشت. لە ڕاستیدا ئەوەی کە گرنگە بوترێت دەربارەی کوتانەکان چەند حاڵەتێکی زۆر دەگمەن هەیە کە ئێمە وەکو پزیشک بڕیارە دەین کوتان بۆ منداڵ لەو کاتانەدا نەکرێ. بۆ نمونە ئەگەر منداڵەکەت خوا نەخواستە نەخۆشیشی قورسی هەبێت وەکو نەخۆشی شێرپەنجە یان بەرگری لەشی زۆر لاواز بێت، لەو کۆمەڵە حاڵەتە کەمەدا نەبێت، لە هەموو حاڵەتەکانی تردا ئەتوانرێت کوتان بۆ منداڵ بکرێ. یان بۆ نمونە منداڵێک بە جۆرێکی تایبەتی کوتان هەستیاریی زۆر تون دەگرێ، ڕەنگە ئەو جۆرە کوتانی بۆ نەکرێ، بەڵام جۆرە کوتانەکانی تر بە شێوەیەکی گشتی زۆر گرنگە بۆ منداڵان بکرێت. لەبەرەوە دوا ئامۆژگاریمان بۆ دایکان و باوکانی بەڕێز ئەوەیە کە منداڵەکانیان لە کوتان بێبەش نەکەن، هەروەها کاتی کوتانەکانیش زۆر گرنگە. بۆ نمونە لە دوای لەدایک بوونەوە چەند کوتانێک بە چەند کاتێکی دیاریکراو دانراوە پێویستە کاتەکەی دوا نەخەیت، چونکە زۆر جار دواخستنی زۆری کوتانەکان وا ئەکات کە ئەو کوتانە لە دەست بچێ یان وەکو خۆی کاریگەری باشی نەبێت لەسەر منداڵەکانتان. بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک هەر شاد و سەرفراز بن. سمارت وەرچەرخانە.